خۆشەویستانم کاتتان باش خۆشحاڵم جایشتر بەوەی ئازیزەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە. ئەم کاتت باش ڕەحمان، ئومیدوارم ڕۆژێکی باشت بێت تا ئێستا. زۆر سپاس دەکەم. منیش سڵاوم هەیە بۆ خۆت و هاوکاران و بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. هاوڕێ ڕەحمان، بڕیارمان وایە کە ئەمڕۆ سەبارەت بە وەک لە عینوانەکەشا دامانناوە سەبارەت بە کەمپینی وەکالەتدان بە ڕەزا پەهلەوی و کاردانەوە جیاوازەکان یا کاردانەوەی چەپەکان لەلایەک و ڕاستەکان هێزە ڕاستڕەوەکان لەلایەک لە ئێران قسە بکەیت. ئەم کەمپینی وەکالەتدانەی دانا بە ڕەزا پەهلەوی بە بەرنامەیەکی خۆی لە منوتۆ لە تەلەڤیزیۆنی منوتۆ دەستی پێکرد. لەوێ ئەو ڕایگەرنتی بۆی کەوا بچم لەگەڵ دەوڵەتەکان قسە بکەم، وانە پێویستم بە ئیمزایە ئیمزام بۆ بکەن بە وەشیل، یعنی خۆم وەشیل بم، ئیتر معلومیش نییە لە کەیەوە بۆ کەی و تاکەی و بۆچی و ئەوانە، بەڵام ئیتر بێ وەشیل بێ. بەمە کەمپینێک دەستی پێکرد و ئێمە لە عینوانی بەرنامەکەشمانە هەروامان داناوە کە کەمپینێکی شکست خواردووە هەرگات و لە سەرەتایەوە شکستەکەی معلوم بوو، دیار بوو. مەسەلەکە چییە؟ چۆنی ئەبینی هاوڕە ڕەحمان ئەم مەسەلەی کەمپیندانە، ئەم وەکالەتدانە، داواکردنی وەکالەت و ئەوەی کە لایەنگران و بڵین شاخۆشەویستان و سەڵتەنەت تەڵەبان و هەتا بەشێک لە مەشروتە خوازان بە ناوی خوانەنێن بەشداری ئەم کەمپینە بوون و خەریکن ئیمزا کۆکەنەوە جا بەڕاست بە چەوت بە تەزویر بە حەقیقی لەسەر سۆشیال میدیا و ئەیکەن بە وەشیل. کولەن ئەمە هەمووی چۆن ئەبینی و چۆن هەر زوو شکستی خوارد ڕاستی؟ ئەمە ئەم هەڵس و کەوتە کە بنێوی وەکالەتدان بە ڕەزا پەهلەوی دەستی پێکرد ئەبێ لە چوارچێوەی هەڵسۆڕان و چالاکی ئالتەرناتیوی ڕاستی ئێران و لە سەرویانەوە مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەبەکان چاوی لێ بکرێ. ئەگەر بینەران و بیسەرانمان لە بیریان بێ، منوتۆ لە دوو بەرنامەی پێشووترمانە بە وردی لەسەر جێگاوشوێنی ئالتەرناتیوی ڕاست و چالاکیەکانی قسەمان کرد. ئەبێ لەو چوارچێوەیە ئەویش لە کۆمەلگای ئێرانێکی کە خرۆشێکی شۆڕەجێڕانە و جەماوەری سەراسەرگیر لە سەراسەری ئێراندا وجودی هەیە، بە تەوری واقعی ئالتەرناتیوەکان حەولەدەن ئەزانن جمهوری ئیسلامیە ڕوا کە چێرەی خۆیان و لە عینە حاڵە بەرنامە و پلاتفۆرمی خۆیان بەرزبکەینەوە. ئالتەرناتیوی ڕاست بە مەشروتە خوازی و بە کۆماری خوازی بەرحاڵ ئەم حەولەیان هەیە. ئەمەش لەو چوارچێوەدایە. ئەم کارە کە دەستی پێکردووە بە ئیسلاحی عمومیەکەی پێڵێن ئیمێج سازی، تەسویر سازی بۆ ئەوەی ڕەزا پەهلەوی زیاتر بەرجەستە بکرێتەوە کە گویا ئەم یەکەمین کەسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بەرابەر بە جمهوری ئیسلامی و ئەیانەوێ وەکو ڕاهبەری ئایندەی ئەم ڕووداوانە و دوای ئەم ڕووداوانە و دوای ڕوخانی جمهوری ئیسلامی نیشانی بدەن. دەرنەچەمە بۆ تەسویر دروستکردنا، بۆ ئیمەج دروستکردنا، بۆ ئەوەی پێی ئەوترێ ڕاهبەر دروستکردن و ڕاهبەر سازیە. دەرنەچە ئەمە لەو چوارچەوەدا بوو و لەو چوارچەوەدا بەڕاستی شکستی خواریانی لەو ئیمەج دروستکردنا. مەسەلەن هەتا ئەمڕۆکەی کە من و تۆ قساکەین بەگشتی گۆیا 400,000 ئیمزای بۆ کۆبووتەوە. دەی کۆمەلگایەکی ئێرانی 90 ملیۆنی کەلانێکەم زیاتر لە 60 ملیۆن 65 ملیۆن لە خەڵک حەقی ڕەئیدانی هەیە. ئەگەر ڕۆژێک مەسەلەن باسی ڕەئیدان بێتم ئەمەتراح بێت، یا بە تایبەتەم کەمپەینە زۆرتر لە چوارچەوەی خارجە کشوەرا بوو، دەرەوەی وڵات بوو کە نزیک 4 ملیۆن ئێرانی هەمووی کە ساحەبی ئەوەن کە ڕێی بدەن و قسە بکەن وجودیە. لەنێوەوەدا تا ئەمڕۆکەی کە پێچ بێ و هەفتەیەکە 400,000 ئیمزایان بۆ کۆکردوێتەوە کە معلومیش نییە چەندەی تەزویرە و چەندەی واقعیەوەوانە. ئەمە اتفاقاً ئەو ئیمێجەی ڕەزا پەهلەوی شکان خودی پێش ئەم 400,000 ئیمزایی بۆ کۆبێتەوە
لە لای خودی ئەم وڵاتانی لای ئەمریکا و سەناتۆرەکانی و کە جارجار ئەیاندی و مزاکریان لەگەڵە کردو دەوڵەتانی ئوروپایی و واقعان پێیان وابوو ئەم بنیادەمە و مەشروتە خواست وا دیارە جێگا و پێگایکی قەویتری هەیە تۆڵان بە هەر معیارێک تەمەشای بکەی هەتا لە دەرەوەی وڵات کەمتر لە 4% عاقبەت بە ئیسلاح بەیعەتیان پێکردو دەرنەچە لە دروستکردنیە و تەسویر و ئیمێجەدا بەنظرم شکستیان خوارد ئەتفاقاً موقعیەتی خودی ڕەزا پەهلەویشی لە نێوە ڕاستەکانیشا زەعیف کردووە ئەڵان ظاهرەن نایخاتە خۆی هەر ئەمڕۆ جوابی ئەوەی داوەتەوە بەڵێ جاڵانەوە ئیمزانە کۆبوونەتەوە منە چم لەوە بۆراوە مفاوزات دەکەم و قساکەم و ئەوانە ئەویش لەسەر چی بۆچی چۆن خۆی کردووە بە وەکیلی 90 میلیۆن خەڵکی ئێران کەەوە لە درێژەیەدا باسی دەکەین کە ئەسەن جێگای نفرەت و ناڕەزاتی بەشێکی زۆری ئەو کۆمەلگایە حتا کولی مەشروتە خوازی و سەڵتەنەت خوازی زووتر ئەم مفاوزاتەیە کرد زووترە لەگەڵ سەناتۆری ئەمریکایی کۆبووە هەم لەگەڵم دەوڵەتان کۆبووە ئەمە هەر لەخۆوە مانۆڕێکە کە دەستیان پێکرد پێیان وا بوو واقعان مەسەن لەم 4 میلیۆنەی کە لە دەرەوەی وڵاتن 2 میلیۆن ئیمزای کۆ بێتەوە ئەگەر 2 میلیۆن ئیمزای بۆ کۆبایەتەوە 3 میلیۆن ئیمزای بیوتە هەتاوە تازە من لە دەرە وڵاتەوە ڕاستە و ئیمێجێکی دروستە کە تازە ئەوەش بە جێگایەکی ناگەی بۆیەکانە من پێم وابێ شکستی خوارد بۆیە نیشانیدا مەشروتە خوازی و سەڵتەنەت خوازی حتا لە نێو ئێرانیەکانی دەرەوەی وڵاتیش کە بە پەرچەمی سێڕانەوە چنە نێو تەزاهورات زۆر جێگایەکی قایمی نییە لە ناوخۆی ئێرانەوە لە درێژەیە باسەکەین تواقن کاردانەوەی جدی لەلایەن بەشێک لە کرێکاران لە هێزی چەپ و ئازادی خوازی ئەو کۆمەلگایەدا بووە ئەمجارە ڕەوشەکەش ڕەوشێکی زۆر کۆنە پەرستانەیە ئەوەی کەسانێک بڕۆن بەیعەت بکەن لەگەڵ فەردێ ئەمانە متەوەجه نین کە دەورانی بەیعەت و بەیعەتکردن لەگەڵ ئەم فەرد و ئەو فەرد نەماوە خەڵک کۆمەلگا وشیارترە خەڵک وشیارترە هەتا جیلی نوێیە کە هاتۆتە نێو ئەم سیاسەتەوە لە ئێران و لە دەرەوەش زۆر وشیارترە حتا ئەوەی خۆی بە مەشروتە خوازش زانێ بەزێکیان ئیتر دەورانی ئەمەی بەیعەت بکەن و دەستی شاماچکەن و ئەویان قبول نییە من بابە ئەبینم هەر لە نێو چێرە و شخصیەتی مەشروتە خوازەکان ئاعترازیان بۆ بەم وەکالەت کۆکردنەوە داوایان کردووە بەڵکو شاهزادە بێتە زمان بڵێ وەڵام ئەمە کاری من نەبووە ئەم کارە پەسەند نییە بەڵام بەرعکسی تەسەوریەوە نە دووسێ ڕۆژ لەوە پێشوت ئێمە کارێکی پەسەندە و تەییدی کردو و زاهرەن ئەمڕۆ وەکالەتی خستۆتە گیرفانی بچێ مفاوزات کە مفاوزاتێک کامیشە و دایم کردوێتی و هیچ حاصڵێکیشی نەبووە تازە بەشێکی زۆری کۆمەلگای ئێران لە دژی ئەو نەوع مفاوزاتە لەگەڵ ئەمریکا و دەوڵەتانی زلهێز و کۆنەپەرست سەرنجڕاکێژەوەیە ڕەحمان کە کەمپینێکی بەر لەم کەمپینە نەخشەیەکی ئاوان هەبوو کە لە ڕێگەی تویتێکی هاوبەشەوە 5-6 کەس لە سلیبریتی و ئەو کەسانی کە ناسراون لە سۆشیال میدیایە و ئەوانە پێکەوە پەیامێکیان نابوو سەری ساڵیەکی یەک بوو هەردوایەوە بە 20 ڕۆژ ئەم بەزمەی دەست پێ کرد یا کەمتر لە 20 ڕۆژ ئەم کارێ کرد لەو جەمعیکە و ئیمزان لەگەڵا کرد بوو پێشتر و ئەو پەیامە هاوبەشیاندا نا یەشێکیانی لەگەڵا هاتووە داریان نە مەسیحی عەلی نەژادە نە ئیسماعیلی ئیسماعیلیونە نە بڵین پێما بەبەست گوڵشیفتەی فەراهانی و شیرین عەبادی کەسیان لەگەڵا نەهات و تەنها ئەم یاریزانەی تۆپی پێکە لە عەلی کەریمی بەڵێ عەلی کەریمی بەس تەنها ئەوی لەگەڵا یعنی هەر لێرەشا لەم مستەوە بڵین ئاستەشە شکستی تۆمار کرد بەڵام ڕاستی خۆی من ئەمە لە چەند لایەنەوە باسی مۆزوع بکەین ئیشارەت بە مەسەلەکەدا من شتێکی ترم نییە زیاتر لەوە کە تۆ باست کرد بڵێم لەسەر خودی ئەم و جەوهری ئەم کەمپینەوە ئەوانە بەڵام بەرنامەکەشمان بەڕاستی بۆ ئەوە نییە کە تەنها لەسەر ئەمە قسە بکەین کە بەشێک هەتا ئێمە فریاکەوتینە بەرنامەی لەسەر بکەین لە زەرفی ئەم هەفتەیە لە ڕاست و لە چەپەوە لە گەلێک لایەنەوە هەڵوێستی جۆر بە جۆری لەسەر هاتووە وە دیارە وەخت وتت بەشێکی زۆری ئەوانە و هەڵوێستانە لەلایەن ئەفرادەوە نەک لەلایەن ئەحزاب و ڕێکخراوەکانەوە لەسەر سۆشیال میدیاوانە بە جۆرێک ئەمایان پوچەڵ کردەوە ینی بە جێگەی شانگەیان کە حەجمی
ڕاستەقینەی خۆی وەرگێت و ئەو مانای وەرگریەکە لە واقعیا هەیەی نەکلەوەی کە ویستوانە نیشان بدەن و تەسویر سازیەکەش هەستەکەی پێچەوانە بۆتەوە ئەمەوە هەیە ینی لە جێگایەوەی کە تەسویرێکی باشتر بە ڕەزا پەهلەوی بدن کە بەبێ وەکالەت و بەبێ ئیمزا و بەبێەوەی کەس دیاری بکاتوانە بەو ڕۆژگارە بە کۆریدۆرەکانی بڵێن کۆشتی سپی و وڵاتانی ئەوروپاوە بوو لەگە خەڵکا دانیشتنێک لەم جاریان بەم ئیمزانەشەوە شتێکی ئەو تۆ زیاتری پێ ناکرێت خودی کەمپینەکە بە جێگایە گەیشت کە خەریکە کزۆڵە ئەبێت و ڕاستی بە سلبیش بەسەریان ناشتێتەوە بەڵام جێگای سەرنج هەڵوێستی لایەنە چەپ و ڕاستەکانە من پێم خۆشە لەسەر هەڵوێستی ڕاستەکان قسە بکەین و دواتر بچینە سەر هەڵوێستی چەپەکان بە تایبەت من لەوانەی کاتوانم بە ڕاستیان بژمێرم جەماعەتی جمهوری خوازەکانن کە بڵین یەکی کەسێکیان بە پێما بێ کەسێکی مەشهوریانەوەی شریعەت مەداری لە ڕێگای اینەوە قسەی کرد کەسێکی تر کە لەتوانین لەبەرەی ڕاست حسابی بکەین و هەرواشە عەبدوڵای مورتەدیە و دیارە وەک باست کرد بەشێکی لە سەڵتەنە تەڵەبەکانیش قسەیان کردو و نەزەریان دەربڕیەوە ئەوانە پێم خۆشە سەرەتا لەسەر هەڵوێستی ڕاستەکان قسە بکەین دواتر بچینە سەر چەپەکان و لەو بابەتەوەی بکەین هەڵوێستی ڕاستەکان بەگشتی چۆن بووە و چۆنی هەڵەسەنگەی ئەوەڵین زەرەرەکە ئیتفاقان ڕەزا پەهلەوی کردی ئەوەیە هەر بە قەولی کوردی ئەوترێت لە ناو ماڵی خودی بەرەی ڕاستە زەرەری کرد ئەوش ئەوەیە یەک لەنێو خودی مەشروتە خوازە کەسانێک بوون نووسەرن ئەدیبن حتا شاعرن یا حتا سیاست مەدارن لەم بابەتانەوە لەم زانکۆیانەی ئەمریکا و ئەم وڵاتانە جێگا و ڕێگایەکیان هەیەوانە بەشێک لەوانە ناڕزایەتیان دەربڕی ینی هەر لە نێو مەشروتە خوازەکانیشە کە قاتون بەرەی خودی ڕەزا پەهلەوی ناڕزیان دەربڕوتیان ئەمە کارێکی سووکە نابووە ئەم کارە بکرێ و شاهزادە بەڵکو بڵێمە کاری منی ئەمە ئەوڵین زەرری دووەمین زەریری هەرەوەیەوە تۆ باسەکەی ئەمە یەک ساڵ بوو ڕەزا پەهلەوی لەگەڵ بەشێک لە کۆماری خوازەکان یا جمهوری خاهەکان کە لە شورای مدیریەتی گوزارە کۆبوونەتەوە دەبیرکولی ئەو شورای مدیریەتی گوزارە کەسە کە بەنێوی حەسەنی شریعەت مەداری کە کوڕیە و ئایەتوڵا شریعەت مەداریەیە کە خومینی لە بینی برد بەحاڵ دەم بابەتەوە ئەمە حەولیان دابوو زاهرەن نزیکێک لە بینی خۆیاندا پێک بێنن بینی خودی ڕەزا پەهلەوی و ئەم شورای مدیریەتی گوزار و لە تاریخی کەسانێکەوە کە لە بینیاندا بوو خودی ئەوە بوو بە جێگای کێشە ئەو حەسەنی شریعەت مەداری کە دەبیری کولی شورای مدیریەتی گوزارە بە توندی هێرشی کردە سەر ئەم کارەی ڕەزا پەهلەوی و مەشروتە خوازەکان وتی ئەتفاقەن قەول و قەراریان شێواندووە با من هەر لێرەوە بڵێم هەڵوێستی هەموو بەرەی ڕاست ئەوە نییە بڵێن ئەم کارەی ڕەزا پەهلەوی دژی قازانج و بەرژەوەندی خەڵکی ئێرانە یا دژی ئەم شۆرتێ ئەوان نیگەرانی ئەوان لەم ئالتەرناتیڤ سازەی کە ڕەزا پەهلەوی بەدوایەوە بەشی ئەوان نەدرێت لەسەر سفرەکە جێگایان نەکرێتەوە ئەینەم قسەی هەرە و شریعەت مەداریە و ئێمە قەول و قەرارە ترمان بووە قەرار بووە ئەم کارانە بەیەکەوە بکەین یا ئەم فاوزاتە بەیەکەوە بکەین دیداری دەوڵەتەکان بەیەکەوە بکەین ینی مەنزوورم وایە خەمی بەشەکەی خۆیانە بەڵام هەرچێ بێ زەرەری گەیان بە بەرەی ڕاست و کێشەی لە بەینیانە قوڵ کردەوە کە لەلایەکی دیکەوە هەر کەسێکی دیکە لەم شورای مدیریەتی گوزارەوە تۆ ئیشارەت پێکرد عەبدوڵا مورتەدیە کە زاهرەن هەم وەکو فدرالیست زاهرە بێ و جزوێکیشە لەم شورای مدیریەتی گوزارە زۆر جەبوونانە زاهر بوو یعنی ئەو سەتحەی کە حەسەنی شریعەت مەداری اعترازی بوو بە ڕەزا پەهلەوی و کارەکەی ئەو هەرنەی بوو بەڵکو هات پاکانەی بە دەرەجێ بۆ ڕەزا پەهلەوی کرد و تی ڕەزا پەهلەوی سەرمایەی سیاسی داهاتووی ئێرانە حەقی خۆیەتی ئەوەوە کارانە بکە بەڵامە بێەوە بە کۆمەڵ بێ و بە جەمعی بێوانە یعنی ئەم بنیادەمە ئەوە بە ڕەزالەت گەیشتووە عەبدوڵا مورتەدی بدوای گەڕان بدوای کورسیەوە و بەڵکو لە جێگایەک لە شوێنێک ڕێگای پێ بدرێ ئەویش بنێوی نوێنەری فدرالیستەکان و ناسیۆنالیستی کورد و سندەڵێکی بۆ لە نظر بگیرە هەتا زۆر لە منە پرسی زەبوونانە و جەبوونانە لە هەموو ئەناسوری بەرەی ڕاست قسەیان کرد زۆرەتر لە
چێرەکانی ڕاست قسەیان کردووە لانیکەم لە ڕوانگەی سەهم و بەشی خۆیانەوە ئەترازێکی جددیتریان بووە کە نمونونەکەی حەسەنی شریعەت مەداریە بەرحاڵ ئەمە جگای تێرمانە کە ئەم عەبدوڵڵا موحتەدی و بەعنوانی فدرالیست و خۆی بە نوێنەری ناسیۆنالیستی کورد لەوێ معرەفیەکەوانە چەندە بە دوای سوڵکەریەکی بێئایەندەوەیە لەم سەمەی لە ئالتەرناتیوی ڕاستە لە نظر بگیرێ بەشێکی دیکەی کۆماری خوازەکان لە نێو ئەم شورای مدیریەتی گوزارەدان نین ئەمانە زۆرتر ئەم شورای مدیریەتی گوزار ئەو کۆماری خوازانن کە پرۆغەربین لەگەڵ ڕزا پەهلەوی بۆیە لێک نزیکن بەڵام بەشێک کۆماری خۆزمان هەیە پرۆغەربی نین ئیدامەی حزبی توودە و سازمانی ئەکسەری فدایانی ئەکسەریەت و ئەوان فەرقەکان لەگەڵم کۆماری خوازی دیکە ظاهران تەرەفداری دموکراسین و پلۆرالیزم و نازانم ئەلم قسانەی کە خۆیانیکەن کە مەسەڵەن نوێنەری ئەوان کەسێک بوو بەنێوی مێدی فەتاپور ئەویشە لە ڕوانگەی کە ئەمە پاوانخوازیە و ئەمە انحسار تەڵەبی پێڵێن بە فارسیوانە ئەوانیش بە توندی هێرشیان کردە سەرم کارەی ڕزا پەهلەوی و دوایەوە ئەمە ینی ئەم دووبەرەیە لە ئۆپۆزیسیۆنی ڕاست بەم شێوەیە ناڕزایەتی خۆیان دەربڕی و بە نظرم ئەلعانی تر بەحسەکە ئەوەیە حتا بەشێک لە ئیسلاح تەڵەبانی پێشوو کە هاتوون یا لە دەوروبەری مەشروتە خوازن یا لە دەوروبەری کۆماری خوازنەوەانە ئەوانش هاتوونەتە دەنگ و بەرحاڵ لە دژی ئەم ئیمەیز دروستکردنەی ڕزا پەهلەوین دەنەچە من پێم وابێ بەگشتی ئۆپۆزیسیۆنی لە نێو ئۆپۆزیسیۆنی ڕاستیشتا ئەم پرۆژەی ڕزا پەهلەوی لەگەڵ ئیستقبال ڕوبەڕوو نەبوو بۆ معنایە شکست خواردوو بوو کێشەکانی نێو بەرەی ڕاستی زیاتر کردووە خۆیان واڵێن ئەڵەن ئەمە قرار بوو ئێمە بەرەو ئێتلاف بڕۆین مەسەڵەن شوڕەی مدیریەتی گوزارە ئەڵان ئێمە هێناوەتەوە سەر خاڵی سفر ئەبێ لە نوکوە دەست پێ بکرێتەوە ئەمە کێشەی دروست کردووە تەفرقەی دروست کردووە حتا تا ئەو جێگایە بەحسەیە لەنێو خودی بەرەی ڕاستاڵانە من ڕەنگە دەستی جمهوری ئیسلامی تیابێ دەستی جمهوری ئیسلامی تیابێ بۆی ئەم تەفرقە دروست بێ و بەڕاستی من شخصن لێرە ئەڵانە و ئیدعایە ناکەم ئەوان بۆ خۆیان لە سڕ و ڕازەکانی خۆیان ئەم ئۆپۆزیسیۆنی ڕاستە کە هەمیشە و دایم دەستێکیان لەگیرفانی جمهوری ئیسلامیە زیاتر ئاگادارن بەڵام لەوانەیە شتێکی غەڵەتیش نەبێ بۆیە چونکی بەزێک لەم سلبریتی و هونەر پیشەی تازە هاتوونەتە دەرێ هەتا مەسەڵەن دوو مانگ لەوە پێش سەمپاتی تەواو کەماڵی جمهوری ئیسلامی بوون ئەوانە هاتوونەتە دەرێ بەم کەمپەینانە پەیوەست بوون دەرنەتیجە بۆ ئەوە ڕێی بۆ ئەچێ کە بە نەزەرم بە جۆرێک لە تەریقی ئەم سلبریتی و هونەر پیشە و ئەم چێرانەی کە دووسێ مانگە هاتوونەتە دەرێ و ئێستا کوونێ بە تەواوەتی ڕەنگە لە جمهوری ئیسلامی نەبڕابێتن ئەوەیە ئەنی منزوڵم بڵم خودی بە قەولی خۆیان ناو ماڵی ئۆپۆزیسیۆنی ڕاستی بڕێک شێواندووە بە سەریەکە کڵاوی ئەخستێتە سەر ڕزا پەهلەوی ینی باسەکەن یانی یەکێک لەو کەسانی کە ئەم کەمپینی زۆر بە جدی وەرگرتووە و بردوێتێ پێشەوە خۆی کردووە بە ساحبی و خاوەنی ئەوانە کەسێکە کە تا دوو مانگ لەمەوبەر لە سەدا و سیمای جمهوری ئیسلامی کاری کردووە ئێستا کە هاتۆتە دەرەوە بۆتە بەرپرسی ئەم کەمپینە ینی بە جۆرێک ئیمکانی ئەوە بینرێکە ممکنە کڵاوی خراپێتە سەر ڕزا پەهلەوی بەم ڕاست بە هەر حاڵ من لە بەرنامەی تریشا باسی ئەمەمان کرد و کۆمەتێکی کورتیشم لەسەر نووسی من پێم وایە خودی ئەم کەمپینی وەکالەتدان و تەوشیرکردنی ڕزا پەهلەویە لە بریەوەی نیشانی لە جمهوری ئیسلامی گرتوێت و مەبەست لێی ڕوخاندنی جمهوری ئیسلامی بێ زۆرتر مەبەست لێی تێکشکاندنی ئەو جوڵانەوە ئازادی خوازەوە ئەو خۆشانە شۆڕش جێڕانەی ژنجیان ئازادیە لە کوردستان لە سەراسەری ئێران ینی زۆرتر ئیتیجاهەکەی بەرە ئەومە بوو بەڵامی تر بە ئەندازەیەک پێم وابێ ئەم جوڵانەوەی کەمێک پاگە کاتەوە لەو خەڵش و خاڵێکە ممکن بوو پێوەی بنیشەوە بە زۆرتر جەبهەکان و بەرەکان هەتا بەر لەوەشی کە جمهوری ئیسلامی بڕوخێ بە جۆرێک ڕۆشنتر و ئاشکراتر کردووە و وەک تۆش هاتیتە سەری و باسە کرد
بەرەی ڕاستی لەم هاوسەنگە لاواز کردو و کەس کردووە بەڵام بچینە سەر بەرەی چەپ بەڕاستی کاردانەوەی بەرەی چەپیش لێرە زۆر تعریفی نییە باسێکن ینی جگە لە ئەحزابێکی وەکو ئەحزابی حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتیست و مەسەلەن حیزبی کۆمونیستی ئێران کە هەڵوێستی قاتعانە و ڕوونیان یاخود شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستان کە مۆزەئی ڕۆشنی بووە بە بازێک لە هێزە چەپەکان بەڕاستی کەوتنە داوی جۆرێک خۆکەمبینی خۆکوردبینی یاخود خۆپشکۆلەبینی جۆرێک کەوتنە گلەی و گازندەکردن لە بری ئەوەی کە خۆیان بۆ هێرش و بۆ ڕخنەی تونند یاخود بۆ پەلامار ئامادە بکەنوانە کەوتنە سەر باریەوەی کە گلەییان هەیە. من بەرنامەیەکم بینی هاوڕە ڕەحمان لە تەلەڤیزیۆنی ئێران ئینتەرناشناڵ کە ئیبراهیمی عەلیزادە بەشداریتیا کردبوو لە ڕاستیە من ئەوە هیچ کە بە هەر خلافێک و اختلافێکەوە کە هەمانە لەگەڵ ئیبراهیمی عەلیزادەیە بەڵام تاو جێگایی کە ناوی حیزبی کۆمونیست جێدەگە کێشە دەردی لە ئێران ئەڵێن و تا ئێستا ئەو ناوە بەکارێن ژێر و پەرچەمەیان کارەکە بەو معنایە هەر هەڵوێستێکە و لێیا دەریە بڕێ بە جۆرە لە جۆرەکان مەبەستی شنوێ پرشکەکەی بەرمنێکی کۆمونیستی عێراقیشەکە جای ئێرانی منێکە مەسەرەن خۆم بە لایەنگری کۆمەڵەزانی وەسی 40 ساڵ لەمەوبەر ڕابەری کۆمەڵە ئەو کەسێک کە خۆی بە ڕابەری کۆمەڵازانی شخصی ئەوەڵی کۆمەڵە بوو لە ڕۆژگارێکی دوور و درێژە لەگەڵ ئەمە تاریخێکی هێنابوو لە بەرنامەیەکی ئاوایە دەستە پاچەترین هەڵوێست دەرکەوت وەکو گلەیی کار وەکوی کە گلەیی هەیە ئەنی بەڕاستی دانیشت بووم پیانەوە دەما خاڵە هێڵە سوورەکانی ڕەزا پەهلەویە تۆ ڕات چییە ئەویشدا بۆ باسی جوداخوازیەکەن و بۆ باسی ئەوەکەن کە تەمامێتی عەرزی پارێزێکی چێ باسی کردو کە ئێرانە بێ بەش بەشکری چێ باسی کردو کە ئێران کوردستانەوێ جیابێتەوە بە جۆرێک گلەییە کرد بە جۆرێک لە مۆزەیەکی زۆر زۆر نالەبارا بوو ینی لە بری ئەوەی من چاوەڕوانمەوە بوو کۆمونیستێک لە تەلەڤیزیۆنێکی ئاوای دەرەکەم لە ڕاستە هێڵی سوور چێ ئێمە هێڵی سوورمان هەیە ینی کۆمونیست بۆ نابێت لە بەردەمی تەلەڤیزیۆنەکە بڵێ منی شێڵی سوورم هێڵی سووری من کارگەرە مافەکانێتی حەقی مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکە لە ئێرانە بە بەلوچەوە بە کوردیەوە بە هەر کەسێکەوە کە مشکلەیەکی هەبێت و بێوە کێشەکەی حەل بێتوانە مافی دیاریکردنی چارەنووسی هەمووانە بێ ئەمانە خەتی سوورن بۆ من و کەس نابێت تەجاوزی ئەمانە بکات لە بری ئەوە دابنیشی لەم مۆزیعە دەرکەوی کە جێگای بەزەیی بیت بەڕاستی بن زۆر نیگەران و ناڕەحەت بووم و پێم وایە سەرباری هەر اختلافێکیشم هیچ کاتێک پێم خۆش نەبوو ئیبراهیمی عەلیزادە لە مۆزیعێکی ئاوایە ببینم پێم وا بوو ئیبراهیمی عەلیزادە وەک چۆن لە بەرامبەر کۆمونیستەکان و هاوسەنگەرەکانی خۆیان توانێت زمانی تیژ بێتەوە توانێت زۆر بە توندی وەڵام داتەوە ئەوانە لەوێ شایتوانی وەڵام داتەوە ڕێگە نەدا کەسێک پاداوێکە بەردەستێکی ڕەزا پەهلەویە نیکایەتەن پێی بڵێت ئەگەر بچیتە قەسری ئەلێزیە بتەوێت داوا بکەی ماکرۆن ببینی وازان پیزات بۆ هێناوە تەمان کەسەکە باسی خۆیە کرد بەڵام نیکایەت بوو بەوانەیە کە بەشدار بوون لە بەرنامەکەیە لەگەڵیا کەگەر ڕەزا پەهلەوی بچێ زانن چیە ڕەزا پەهلەوی بەڵام هیچێک لێەوە بڕوا بۆ ئەوێ بڵێ ماکرۆن بینەوە هاوڵات دەبێکە سفارشی پیزامان داوە لەوانەیە پیزامان بۆ هاتبێ ینی بۆ ئەبێت تۆ لە مۆزەیەکی ئاوایە بی ئەمانە قبول بکەیت و بێ ڕێگە بدەی گوێندەیەکی ئاوا کە پێشکەشکارێکی بەرنمەیە تا سەڵتەنەت تەڵەبە بە هەموو معنایەک ڕێگات لێ ببەستێتەوە پرسیاری کورتتر لێ بکە مەجالێک پێ نەدا ئەسڵ قسە بکە ئەسڵ ئەخر ینی ئەو شەهامەتێکە لە ناو ڕابەران و کادرانی کۆنی کۆمەڵەیە بینراوە و ناسراوانە لەکوێ بوو بۆ لەو بەرنمەیە هیچمان لێ نبینی و بۆ لەو بەرنمەیە دەرنەکەوت بەڕاستی بۆ من جگەی نیگەرانی بوو بە سەرباری لایەنە سیاسیەکەی وەکو شخصی من پێی ئازارم چێش بەڕاستی ببوورەوە میکەکەم بەسرا بوو با پێشەوەی بچمە سەر وەڵام بە پرسیارەت کە هەڵوێستی چەپەکان و ئەم مەوردەی ئیبراهیمی عەلیزادە لە بەشی ئاخری قسەکانی تۆیان نوکتەیە بوو کە زۆر گرنگە پێم خۆشە خودی تۆش لەبیرت بێ و منیش بچینەوە سەری ئەوی ژەوەیە کولی ئەم هەڵس و کەوتی ئۆپۆزیسیۆنی ڕاست و بە تایبەت مەشروطەخواز و ڕەزا پەهلەوی نەتەنها هاوڕاهیەکی لەگەڵم خرۆشە جەماوەریەی ئێران نیە بەڵکە بەرهەڵستێتی مانەعەتی لە بەرابەریایەتی
یعنی لە بەرابەر بزوتنەوەیکی سەرنگونی خوازی شۆڕژجێر لە بەرابەر ئەم خرۆشە جەماوەریە ئێمە هەمووشە وتومانە عاقبەت کرێکاران، زەحمەتکێشان، ژنان، لاوان، دروستکەرانی ئەم خرۆشە جەماوەریە هەر دیارە مانای ئەسیان جمهوری ئیسلامیەوە بێ پاکیکەنەوە و سەرنگونیکەن ئەو جۆرەی ئێماڵی، بەڵام بەرەی ڕاستیش هیچ نەتەنیا لە ڕابردووی 44 ساڵەی ڕابردوودا جێگا و پێگایەکیان لە خەباتە لە تێکۆشانی شۆڕەجێرانیان نیە، بەڵکە لە دەورەی جۆرا و جۆر وە بە تایبەت ئێستا هەموو ئەم پرۆژانە مانەعەتی. ئەما ئەگەر لازم بێ و پێم وابێ لازمە بێ لە دواییدا بچینەوە سەری، چونکە متفاقەن نکتەیەکی مهمە. بەگەڕێمەوە ساڵ هەڵوێستی چەپەکان، من پێیان بێ اتفاقەن خۆشبەختانە بەشی زۆری چەپ هەڵوێستی باشیان کرد. بە من ئاوا بڵێم مەسەلەن ئێمە 6 جەریانی چەپ و کۆمۆنیستەیەکە هاوکاریەکەین، هەڵوەستێکی ڕۆشن هەرە و جۆرەی مەسەلەن من ناڵم عینی بەو زمان و ئەدەبیاتی حیزبی کۆمۆنیست کارگەری حکمەتیست، بەڵام هەڵوەستێکی ڕۆشنیان بووە، یا زۆرە لە شخصیات و چێهرەکان و نەهاد و ڕێکخراوی چەپ ئازادی خواست هەتا سێکۆلار هەن بەڕاستی هەڵوێستی باشیان بووە. بە مشەخەسی ئێمە وەکو حیزبی کۆمۆنیست کارگەری حکمەتیست هەڵوێستەکانمان هەموو کەس دیویەتی حیزبی کۆمۆنیستی ئێران تۆ دیوتە. ئێمە دژایەتێکی ڕۆشن نەک لەگەڵ ئەم کەمپینی وەکالەتدانەی کە زۆر جێگای گاڵتە بوو بۆ خۆی بوو بە گاڵتەجاری، کولەن لەگەڵ ئۆفۆق، سیاست، بەرنامە، تاکتیک، هەڵسوکەوتی ئۆپۆسیۆنی ڕاست بوومانە. هەر لە پێشووە ئەم جەریاناتی چەپی هاوکاریەکەین بەیانی ڕۆشنمان لە عینی لە عەلەیهی ئامانج و تاکتیک و سیاست و کردەوەکانی ئۆپۆسیۆنی ڕاست ڕاگەیاندووە بە کۆمەڵگە، وتمانە بێ ئەوانە واقعەن ئیزۆلە کرێن لە ڕەوتی سیاسەتی کۆمەڵگە. جا لەو ڕوانگەوە لە ڕوانگەی دژایەتی لەگەڵ پرۆگرام و سیاسەتی بەرەی ڕاست کە دژی قازانج و بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش و ئازاد و خواز و ژنانی شۆڕژگێڕەی ئێرانن، بەڵێ ئەم هەڵسوکەوتەش ئەم وەکالەتدانەش بە معنایەک تەواو مەردود ئیعلام کراوە، بەرحاڵ وتراوەکە قسەی لەسەر کراوە. ئەوە لەو بابەتەوە. بەڵام لەم نێوەدا ڕازەکەی دوو جەریان بە نێوی چەپ بەداخەوە کە لە گزەشتەیەکی بڕێک دوور 3-4 دەهەلەوە پێش هەتا من و تۆ لەگەڵیان تێکڵاویمان بووە و کاری مشتەرەکمان کردووە، بەڕاستی هەڵوێستی زۆر ناشایست وە دوور لە چەپ بوونیان بووە. با من ئاوا بڵم هەڵوێستی ڕاستیان بووە. یەکیان حیزبی کۆمۆنیست کاریگەری ئێران بە لیدەری حەمید تەخوایی، ئەویش زاهرەن هاتووە ئفشاگەری کردووە لەسەر کەمپینی وەکالەتدان، بەڵام ئفشاکەری وەک هێزێکی نێو خۆی ڕاستەکان کردوێتی، ئەنی برێک تونتر لە کۆماری خوازەکانی کە پرۆغەربین نین. ئەوش کێشەیەک لە نێو خۆیان بووە لە هەڵوێستەکە. دلیلەکەی ئەوەیە تاتی نێوی ئەوەی نا ئۆپۆسیۆن نەبین، تاتی نێوی لەم 3-4 ساڵی ڕابردووە تەواو هاوڕاهی و هاوقەدەمیان لەگەڵ زۆرێک لەم پرۆژانەی ڕاست کرد کە گوایە دەورەی فقط سەرنگونیە و بۆ تەوجیهیان کرد. ڕەخنە و بەرهەڵستکاریەکیان لەگەڵ پرۆژەکانی خودی ڕەزا پەهلەوی بەو جۆرەی شایستەی هێزێکی چەپ بێت نەنواند بوو، حتا سەمپاتیان بە پرۆژەکانی ئەم مەسیحی عەلی نەژاد و ئەوە نیشاندا بوو بەرابەر بە چەپەکان، بەرابەر بەوانەی بە 14 ئیمزا مەشهور بوون و ئەڵام بخۆیان بەشێک دەست و پەیوەندی هەرم مەشروتە خواز و کۆماری هەندێکە بوون تەشبیهیانەکە مەسیح عەلی نەژاد بە لینین، گوایە بەڵێ سەفەرەکەی ئەو بۆ لای پۆمپەو وەکو لە نین چۆن بە قاچاقی گەڕایەوە بۆ دروستە. جا دەرنەتیجە هەڵوێستێکی نیوە و نیوە چڵ ئەوەی ئێمە پێڵین بەینابینی لە عینە حاڵا بێ ئینسان ئینسافی بێت تەبعەن تەئیدی ئەم وەکالەتدانە بە ڕەزا پەهلەویان نەکردووە، بەڵام لەولاوە زۆرتر گلەی و گازەندەییان لە خودی ڕەزا پەهلەوی و لە ئەمسالی مەسیحی عەلی نەژاد ئەوانی دیکە هەیە کە نابێ هاوڕایی لەگەڵ ئەم وەکالەتە بکەن. دەرنەتیجە تێکۆشن بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەنەزەرم ناشۆڕژگەرانە پاساوی هەڵوێستی پێشوو بدەن بەجێوەی سەریح و ڕۆشن بڵێن ئەوەی لە ڕابردووە بوو اشتباه بوو، هەڵوێستێکی غەڵەت بوو،
هەڵوەستێکی لە چوارچێوەی چەپانە بوو چونکی دەلەکەشی چیە بوو وای لێ هاتووە ئەوان ئومێدیان بەوە بوو ئەم بەرەی ڕاستە مەجال بدا حتا بەهێزێکی وەکو ئەوان کە خۆیان بە چەپەزانن لەم پرۆژەی سەرنگونی خوازی و ئێعتلاف سازیەیە مەجال گوایە بە چەپیش بدەن متەوەجێ ئەو وەختە متەوەجە نەبوون و ئێستا کە متەوەجە بوون خەریکن پاساویەکەن بابەت جەریاناتی ڕاست وە لە سەروانەوە مەشروتە خواست ئەوان حتا هەمە باهەم نین ئەوان ئەڵەن هەموو کەس لەگەڵ ئێمە ڕزا پالێوێ بە هەموو کەس لە پشت سەری منەوە بێ هەموو کەس بێ لەگەڵ ئێوە خومینیش وەخت خۆی وتی وحدەتی کەلیمە وحدەتی کەلیمەکە لە خۆی بۆی کەلیمەی من گفتوگوی لەگەڵاتن ڕەحمان لە دەمی دەرەچێ لە ڕەعیەت ئێستا بەڵێ دەنەچە مەزومەوەی ئەوان هەڵوەستێکی زۆر دوور لە چەپی و بەنەزەرم ڕاستڕەوانە و بەرحەڵق لە چوارچەوەی چەپان نابێ بگونجێنین و لەوان خراپتر ئەم هەڵوێستەیە کە ئیبراهیمی عەلیزادە تۆ لایەنی جۆراوجۆرت باس کرد منیش ئەو گفتوگۆیەم دی زۆر زمان بەسراو دەستەوەستان لە بەرابەر هێرشی شوێنیستێکی ئێرانیە ئەخر ئەم کەلیمەی تەمامیەتی ئەرزیە هەر کەس لەگەڵ سیاسەتی 100 ساڵەی کۆمەلگای ئێران ئاشنابێ ئەمە ناوی ڕەمزی سەرکوتگەریە شوێنیزمێکی ناسیۆنەلیزمی ئێرانیە کە لە خودی باوە گەورەی ئەم ڕەزا پەهلەویەوە ڕەزاشان نمادی ئەسلیەکەی بوو بە سرکوت و ملهۆڕی بەشەکانی جۆراوجۆری ئێرانی یەک خستوەتەوە وەختی خۆی ئەنواعی کوشت و بڕ لە ژێر نێوی ئەوەی تەمامیەتی ئەرزی ناپارێزرە کراوە لەشکەرکەشی خودی جمهوری ئیسلامی لە ساڵی 58 ئێرانی 43 ساڵ لەوە پێش هەر بۆ ئەوە بووتیان خەڵکی کوردستانی ئێران کە وەختە تازە باسی مافی خودمختاریان لە چوارچێوەی ئێران هاکرد هەم بەهێزی چەپیەوە هەم بەهێزی ڕاستیەوە کوتیانەمە تەمامیەتی ئەرزی ئێران ناپارێزن ئەو شەڕە 40 ساڵە 44 ساڵە بە خەڵکی کوردستانی ئێران داسەپا دەرنەچە ئێمە هەر ئەو ئیبراهیم عەلیزادە لە 10 ساڵی ئەوەڵی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستەکە بەیەکوە هەر وەخت باسی تەمامیەتی ئەرزی کرابێ فەورەن وتمانەوە قسە شوێنیستیە ئەو قسە بۆ سەرکوتگەریە ئەو قسە بۆ سەر مافی کۆمەڵانێک لە خەڵکە عەقبە دەڵێن بابە سەرنوشتی خۆمان بە دەستی خۆمانەوە بە ئێمە وتومانە ڕەفراندۆمێ بەرپاکرێ خەڵکی کوردستانی ئێران بزانین چیەڵەن کە من متمەینم لە ڕەفراندۆمەکە هەر ئێستایا لە ئایندەدا لە کوردستانی ئێران بەرپاکرێ خەڵکی کوردستانی ئێران هیچ مەیلێکی جیاوازی خوازی نییە بەڵام ناسیۆنەلیزمی ئێرانی و لە سەرویانەوە مەشروتە خواز بۆ جەنابی ڕەزا پەهلەوی کردووە بە خەتی سووری خۆی و ئەمانش دەستەوەستان زمان بەسرا و ئەپارێنەوە بۆ چاویان بڕیوەتە ئێعتلاف سازی لەگەڵ ڕاست چاویان بڕیوەتە کورسی بەدەستێنان لە پارلەمانەکەی ئایندە و مەجلیس مەئەسسانەکەی ئایندەی پێم وایە فەرزیانەوەی ڕەزا پەهلەویە بێ بە ڕەهبەری ئایندەی ئێران ئەوەی کە فەرزی چەپەکانی ئێران بە کۆمۆنیستەکانی ئێران نییە ئەوەڵین خەتی سووری ئێمەی کۆمۆنیستەکانی ئێرانەوەیە سەڵتەنەت ناگەڕێتەوە ئیجازە نادرێ سەڵتەنەت و مەشروتە خوازی لە ئێران بگەڕێتەوە ئیجازە نادرێ ئیستبداد بگەڕێتەوە ئیستبدادی مەشروتە بێ یا غەیرە مەشروتە بێ خەتی سووری بەشێک لە هێزی چەپ و کۆمۆنیست بەڕاستی ئەمە هەر قسەی من نییە لە بەیان و نووسینەکانمان دەربووە ئەویش ئەوەیە تێئەکۆشین ئالتەرناتیوی ڕاست دەستماڵا پەیدانەکە تاکەی دوای 120 ساڵ لە ئاڵوگۆڕی سیاسی لە ئێران ئەوە بۆ سێوەمین شۆڕشەشین لە ئێرانە تاکەی کرێکار و زەحمەکێش و ژن و لاو کە دروستکەری ئەو خەبات و شۆڕشن لە پەراوێزی کۆمەلگایە بن گویان لیبرالەکان و جمهوری خوازەکان و مەشروتە خوازەکانش ڕابەری کۆمەلگا بن ئەم جار قسەی ئێمەی کۆمۆنیستەکانی ئێران کرێکارانی وشیار ئەوەی ئاڵێن نا مەجال بۆوە نادرێت تا ئەوجی بتوانین تر بۆی تێکۆشین ئالتەرناتیوی ڕاست دەست باڵا پەیدا کە بەڕاستیەوە قسەی هەر ئێمە نییە هەر لە بەرابەر ئەم کەمپەینی وەکالەتدانەدا بچن بزانن کارگەرانی هەفتەپە چیان وتوە هەر فەورەن کارگەرانی هەفتەپە لە کاناڵی مستەقلی کارگەرانی هەفتەپە کێشاویانە بەدەم ڕەزا پەهلەوی با من ئاوا بڵم بتوانێت لەسەر جێگای خۆت دانیشە کۆمەڵگای ئێران گۆڕدراوە ئەمە نەتەنیا کرێکارانی هەفتەوتوێنە زۆرە لە ئازادی خوازان لە بەرابەری خوازان لە چەپ و سۆسیالیستەکانی نێو شارەکانی ئێران وتوانە بەڕاستی من ئەڵان هەموو ئامارەکەیم لەبەردەست نییە دەرنەچە ئەمسالی ئیبراهیمی عەلیزادە و حتا حەمیدی تەقواییوانە بە پێی ئەوەی
تا ئێستاش سیاسەتێکی ڕاستڕەوانەیە چراغی ئێمە پێڵێن چرای سەوز لێدان بۆ بەرەی ڕاستیان هەیە ئاوا دەستەوەستانن ئاوا بێزمانن تۆ قسێ جوانت باس کرد هەر ئەمانە ئیبراهیم علیزادە بەرابەر بە چەپ و کۆمونیستەکانی نێو تشکیلاتی خۆی ساڵە لەوە پێ زمانیشی زۆر درێژ بوو هیچ گۆنە سازشێکی لەگەڵ نەکردن هەر ڕێگای چوونە دەرەوەی نیشاندا حەمیدی تەقوایی لە دفاع لە مەسیحی عەلی نژاددا حملەی کردە سەر دانیشتوانی چەپی دانشگای تاران کە بۆ شوعە عەلەیهی مەسیحی عەلی نژاد دن وەختە نۆبەی چەپ دێ هێرشەکەنە سەری بەڵام وەختە لە دباتێکا لەگەڵ چێرەکانی ڕاست ڕاوەستن زمانیان بەسرا و دەستەوەستان خەریکی مەحاسبەگەرین نەکاتون قسە بکەن دڵیان بێشێ سبێنە ئیجازەیان پێ نەدەن کورسیەکیان لە نێو ئەتلافە بێ ئەمە واقعەتێکی یا تۆ تەماشای عەبدوڵڵا موقتەدی کە لە کارنامەی حزبەکەی و سازمانەکەی هەیە کە دەستوری ترۆری ئێمە کۆمۆنیستەکانیان دابوو بەڵام ڕزا پەهلەوی بە سەرمایی سیاسی ئایندەی ئێران زانێ و بە حەقی ئەوێ زانێ وەکالەتیشی پێ بدرێ و بەحاڵ ئەویش ئاوە جەبوون و زەبوون لە بەرابەر ڕاستەکانی ئێرانە زاهرە بن بەڵام ئەگەر نۆبەی کۆمونیستەکان بێ زمانیان زۆر بە زۆری زۆرداری کۆمونیستەکانەکەن بە خاوەنی تەمامەتی ئەرزیەکەی شۆڤینیستەکانی ئێران کۆمونیستەکانەکەن مەنسووری حکومەت دەکەن بە خاوەنی باڵادەستی شۆڤینیزمی ئێرانی فارسی نازانم چی بەڵام لە بەردەمی ڕەزا پەهلەویە دەستەوەستان ڕاوەستان و فزیان لێوە نایەت و خەتی سووریان بۆ دیاریەکە و ینی چی تەمامەتی ئەرزی پاراستن یانی چی ئەمە خەتی سووریانی هەر کەسێک بەیانی داوای کرد مافێکی هەبێ لە کوردستانە بۆ نمونە شتێکی هەبێ باگر واسن وەڵامێدین و خۆ زانیومانە لە مێژووە تەمامەتی ئەرزی وەکتۆ باس کرد لە ئێرانە ئەمە معناکەی بووە مانای یاعدامکردن بۆ معنای هەڵواسینی خەڵک بۆ معنای تۆپبارانکردنی شار و دێ و وێرانکردنی ژیانی خەڵک بۆ ئەمە معنا واقعەکەیەتی لە بەرامبەر ئەم خەتی سوورەیە زمانیان نییە بڵندەی خەتی سوورتان قوبوڵ نەکار خەتی سوورمان ئێمە خەتی سوور بۆ ئێوە دانێ دەی نەخێر هەر کەسێک باسی تەمامەتی ئەرزی بکە مەجای نییە و بواری نێ لە نێو شۆڕشی ژنجیان ئازادی یاخود لە کەخوایان شۆڕژیا خۆرۆشانی جەماوەری ئێستای ئێران جێگەتان نابێتەوە لێرەیە ئێوە غەریبن بەم جوڵانەوەی غەریبن بەم هەڵمەتە کە هاتۆتە مەیدان بۆ پاراستنی ماف وەرگرتنەوەی مافی هەموو مافخوراوان و لابردنی هەموو شکڵە هەڵاواردنێک لە هەنگاوی یەکەمە ئەگەر نەبێ بە بەرابەری واقعی و نەبێ بە ئازادی ڕاستەقینە بۆم کۆمەلگایە لە هەنگاوی یەکەمە ئەمە سادەترین و پایترین ئەو شتانەیەکە بێ لەم جوڵانەوە بەدی بێ بەڵام دەم بەسراون لە ئاست ئەم پەلامارەی ڕاستە دەمیان بەسراوە و لە ئاست هاوڕێیانی یاخود کە لەبەرەی چەپان بە حساب خۆشیان ڕۆژگارێک لەوێ بوون دەمیان کراوە و دەستیان کراوە و لە هیچ شتێک خۆ ناپارێزن بۆ پەلاماردان و هێرشکردن بەڕاستی من دووبارەیەکەمەوە خۆزگەمە خواست کە سەرباری هەر اختلافێکم لەگەڵ ئیبراهیم عەلیزادەیە هەرگیز لە هەڵوێستێکی ئاوایە نەیبینم هەرگیز وا نەبێ کە بە نوێنەرایەتی ئەقەلیەتێکی کۆمەلگای ئێران قسە بکە خۆی وەک ناوی خۆی ناوە حیزبی کۆمونیستی ئێران بە ناوی حیزبی کۆمونیستی ئێرانەوە قسەی کردای بە ناوی کۆمونیستەکانی ئێرانەوە قسەی کردای باسی مافی کارگەری کردای باسی بەرابەری و یەکسانی کردای باسی ڕەفاهی کۆمەلگای کردای بووی تا ئەمە یەو خەتە سوورانەی کە ئێمە لێ تەجاوز داکەین بەڵام جێگەی داخە وەکو نوێنەری ئەقەلیەتێکی دەستەمۆکرا و پەراوێزخرا و دەرکەوت کە ئەقەلیەتەکە ئەو جەماوەرە ڕاپەڕیەوە بەڵام ئەو بەداخەوە نوێنەراتی و جەماوەرە ڕاپەڕیەوەشی پێ ناکرێت شتێک ئضافە بکەم ئەوژەوە خۆ معلومە جێگای داخا بۆ ئەمسالی ئیبراهیم عەلیزادە کە هێشتا خۆی بە چەپەزانێ و دەورانێکی زۆر لە 12 ساڵە حەدیا خەلکاری ئەو بەشمان کردو بەڵام دەمێکەیتر یەکێ وەک من جریانی ئێمە کە لە نزیکەوە هەڵوێست و سیاسەتەکانی ئیبراهیم عەلیزادە و کۆمەڵی تاحتی مەسئولیەتی ئەومان دیوە ئەبینین ئەمە ڕەوش و سیاسەتێکی نۆرماڵی ئێستای ئەوە کە بەڕاستی ڕاست ڕەوانەیە هەر لەو هەڵوێستەشەوە بوو عاقبەت لەگەڵ بەشێکی زۆر لەوانەی خۆیان بە چەپ و کۆمۆنی زانی لە نێو حیزبی کۆمۆنیست و کۆمەڵدا هەتا سەری سازانی نەبوو من پێما بێ ئەو جریانەی ئەو ئەلعان بە نێوی حیزبی کۆمۆنیست ئێشتا بەڕێوەیە بە یا سازمانی کوردستانی حیزب بە نێوی کۆمەڵەیەکی چەپ بەڕێوە بە ئێمە هەر لەم کێشانەی لەم 2 ساڵە پێشا بتوان بەڕاستی
ئەو بەرەی کە ئیبراهیمی عەلیزادە بەڕێوە با سەلاحیەتی سیاسی ئەوەی نییە بنێوی ئەو حیزبی کۆمۆنیستی کە عاقبەت خۆشنەوەیەکی بوو سابق و پێشینێکی باشی بوو یا و کۆمەڵی چەپ و کۆمۆنیستەوە کارکەوە ئەم واقعەتانە ئەوە زیاتر نیشانەدا و خۆشبەختانە بینێن ئەڵان حیزبی کۆمۆنیستی ئێران و سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کەسانێکی دیکە کە پابەندی سیاسەتەکانی چەپ و ڕادیکاڵی ڕابردووی ئەو جریانان خەریکن بەڕێوە بن بۆ یەکانە ویستم ئەوە بڵم نکتەیەتر باسی نێوی مەسوول حکومەت هات لە تەقابل لەگەڵ مەسوول حکومەت بە حسابی تەبان حەمید تەقوایی جیاب بکەینەوە چونکی ڕەنگەم زۆر کەس قسەی لەگەڵ بکە ئەو دژایەتیە بەو جۆرە و بە سەراحەت و لەگەڵ شخصی مەسوول حکومەتەوە ناکا و یا خۆی بە درێژەدەری ئەوە تازانە جێگای داخەکەی کارگەری و بەنێوی کۆمۆنیزم کارگەری و بەنێوی حیزبی کۆمۆنیست کارگەری و نەماوەی 4-5 ساڵی ڕابردووە زۆرترین بە نەزەرم سەمپاتی جەلبکردن بۆ بەرەی ڕاست بۆ چاوبڕینە ئێتلاف لەگەڵ ڕاست لەگەڵ ئەمساڵی مەسیحی عەلیژاد و نادانم حامدی ئیسماعیلیون و شیرین عیبادەکان و ئەوانیان تای کرد لەگەڵ 14 ئیمزا لەو زاویەوە هێرشیان کە دەسەر ئێمەی چەپ و کۆمۆنیست چەپەکان لە داخەڵ ئەمڕۆ خۆیان متەوەجە بوون بەڕاستی حەمید تەقوایی خۆی متەوەجە بووە ئەو سیاسەتەی ساڵێ لەوە پێشی خۆی قابلی دفاع نییە وەکو جریانێکی چەپ ڕادیکاڵ ئەگەر پابەندێکیان بەڕاستگۆیی چەپ و ڕادیکاڵ مابێ بێ بڵێن ئەو سیاسەتانە هەڵە بوو ڕاستی ئێران نیشانیدا جێگای حتا ئەوە نییە کە چاو ببڕیاوەی ئێتلافێکی لەگەڵ بکەی بەدوای هەر عاقبەت دەست باڵاکردنی خۆیەتی هەر ئشتبایەک بوو نەخێر ئەگەڕێنەوە سەر سیاسەتێکی ڕادیکاڵی چەپ ئەگەر ئەوە بکەنەوە سالمە وە شەفافە ئەو وەختە هێزی چەپ و کۆمۆنیستی وەک ئێمە دەڵێن بەحاڵ ڕابردوو هەر ئشتبایەک بوو ئێستا خەریکن کارێکی باشەکەن بەڵام بە نیوە و نیوە چڵی و بە پەردە پۆشیکردنی هەڵوێستی پێشوو ئەلان خۆت قالب بدەی خەریکی هەڵوێستی چەپەگری ئەمە کۆمەلگا دیوێتی و ئێمە هێز و چەپ و کۆمۆنیستەکان دیومانە و قبول ناکرێ و ئاخرین قسەمەوەیە ڕاستە اتفاقان ئەوە ئەڵانە چینە سەری بەرەی چەپ و کۆمۆنیستی ئێرانە خەتی سووریان بۆ بەرەی ڕاستەیە و ئەسڵیترین خەتی سەرەوە ئێستا بەڵێ ڕەحمە من لە بوتە موقفی چەپ تعریفی نیازانم موقفی چەپ تا و ڕێگای بجگای بگا بە بەرپەرژانەوەی بڵێن ڕەزا پەهلەوی وە ئەم کەمپینە شکست خواردووی لەمە کەمی نەهێناوە ماعدا ئەو نەمازیجانی کە باسمان کرد و قسەمان لێ کرد لەمە وایە ئەکسەریەتی چەپ ئەم کاری کردووە بەڵام خۆ قەرار نییە چەپ سێبەری ڕاست بێ خۆ قەرار نییە چەپ ڕابوەستێ ڕاست هەڵوێستێک هێزە ڕاستڕەوەکان هەڵوێستێک دەربڕن و هێزە چەپەکان بڵێن نەجاوی ئێوە ڵێن ڕاست نییە جاوی ئێوە ڵێن دوژمنایەتی لەگەڵ خەڵک جاوی ئێوە ڵێن نەوەیە دۆستایەتی لەگەڵ خەڵک مانای چی سیاسەتی درستی کۆمونیستی کامەیە و خەتە سوورەکانی ئێمە کامەیە و ئەو ئەهداف و ئامانجانی کە ئێمە لیلا نادەین وە بانگەوازی شەکەین دەی جا ئەوان بانگەوازەکەن با ئیتیلافکردن لە دەوری ئەوانەی هەر کەسێک قبوڵیەتی تەمامێتی ئەرزی وە کەسێک قبوڵیەتی سنووقی انتخابات و هەر کەسێک ئەوەی قبوڵەکە دیموکراسی و دیموکراسی کە ئەوان مەبەستیانە و ئەیانەوێتەوە لەگەڵیان ئێمەش خەتەکانی خۆمان دیاری کرد ینی چەپیش خۆی بڵێ بەڵێ ئەمە هێڵە سوورەکانی ئێمەیە هەر کەسێک لەگەڵەمانەیە موافقە لەم دەوریاتوانی هاوکار و هاو سەنگەری ئێمە بێ باسەکەش لەسەر ئەساسی ئەو نیە کۆمەلگا ڕەنگ وەکو ئێمە نەزانێکە چێ ڕاستە و چێ چەپە کۆمەلگا لەسەر ئەساسی ئەهداف و ئامانج و مطالبات و وەی چێ دیفاع لە چیەکە و چکان قەزەیەکە مهمە لەلایەن لەسەر ئەساسی ئەوە حکومەدا با هەموو کۆمەلگاش بڵێمان بەرەیە کراوەیە بۆ هەموو ئەوانی کە لێرەیە جێگیانە بێتەوە بە ئەوان بڵێن کە ئێمە مافی مناڵانمان قبول نییە مناڵە بێ وەکو جاران لە سەرجادە کارکە ژنانە بێ لەش فرۆشی بکەن ئەگەر پەچەشیان لەکرێتەوە ئەوانە ئەمە یەکێکە لەو شتانەی کە لەو کۆمەلگایەمە قبولەکەین و بێمافی نەتەوەکان و بێمافی خەڵکانی جۆر بە جۆری ناو ئێران و ئەوانەی کە داوای مافی چارە نووسەکەنەوەمانە لە بەرچاو ناگرین نەک لە بەرچاوی ناگرین دژایەتی یەکەین و ڕێگەی پێ نادەین کارگەران بۆیان نێ دەم بکەنەوە ئازادی تەشەکولمانایکی ئەمە لەگەڵەمانێنی با ئەوانە بڵێن ئێمە ئەمانەمان قبول نییە نەک چە ببێ بە سێبەری ڕاست و
چەپ لە بری ئەوەی کە دامنیشە پۆزتیڤ بڵێت چیم ئەوێ بۆ ئایندێ چۆ من لە جاری تریش لە بەرنامەیەکە ئەم باسم باس کردووە ینی باس و مەسەلە ئێستا لە ناو فەزای سیاسی ئێرانە هاتۆتە دوای جمهوری ئیسلامی چی چونکە تقریبا هەموو کەس قومۆڵی کردووە کە جمهوری ئیسلامی بە جۆرە لە جۆرەکان ڕۆژەکانی تەواو بووە جا ئێستا ئەم ساڵێکی ترە معلومە کە ئەمە ناتوانێت بەردەوام بێ بەڵام دوای ئەوە چی بۆتە باسێک لە باسەکانی لە باسە گەرمەکانی ناو ئەم فەزایە و لەم فەزای من هەستەکەم لا یەزال مەوزعەکانی چەپ هەر ئەو مۆزع سلبیەیە کە ئەو وترێ بۆرژوازی ئەڵێ چی ئەمە چی ڕەتەکەینەوە لەوانی کە بۆرژوازی ئەڵێ نەک ئەوەی کە کۆمونیستەکان و سۆشیالیستەکان چیانەوێ بۆ ئایندەی ئێران و چی ئەوانی کە ئەو خەتە سوورانی کە ئەوان لێلا نادەن و نایڵن تەجاوز بکرێەوە دیفاعی لێکەن وە بۆی تێکۆشن کە بەدی بە من بڵێم من توان بێ لە قوتبی چەپی پێڵێن یا ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی کە ئێمە باسی بکەین بەتەوری واقعی بەشی زۆر ئەو بەتای بەڵانێمە 6 جەریان هاوکاریەکەین بە یەکتری لە ساڵی 2010 تا ئێستا تقریبان بەرەو 5 ساڵ ڕوان لە هەڵوێز دەربڕین کەم نەهێنراوە مەسەڵەن هەرەوەی تۆڵەی چی ناوێ سەلبی چی ناوێ ئەوانە پلاتفۆرمێکی شۆڕەجێرانەی سەرنگونی خواسەیە هەر لە دوای ئەو کۆنفرانسی ستۆکۆڵما بەیانیەکی زۆر ڕۆشن لە عەلەیهی ئالتەرناتیوی ڕاست ئۆپۆزیسیۆنی ڕاست هەرم مەشروط و خواز و کۆماری خوازە وجودی هەیە تەوەقوع و خواست لە چینی کرێکار ئێران ئەوەیە کە ئەم دەورە بێتە مەیدان وەک ڕابەری تەحەولات خۆی نیشاندا ئەوە پلاتفۆرمی خودی ئەم جەریاناتەیە و بەپێی ئەوەش هاتووە هەم لە حەولدان بۆ دژایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی و سەرنگون خوازی بەڕاستی هەڵوێستێکی شەفاف دەربڕاوە یان لە بەرابەر بەرەی ڕاستیشە ڕەزا پەهلەوی هەرم مانۆڕێ ئەم جارەی نەبووە پێشووتر شتێکیان بنەوی قوقنوس دروست کرد دوای فەرشگەردیان دروست کرد ئەنوای کۆنفرانسی ڕۆژنامەوانی دەستپێکردانە بەدانەی ئەوانە ئێمەوە خۆمان وەکو حیزب کۆمونیست کارگەری حکومەتی ئەو 6 جەریانی چەپە هەڵوێستیان دەربڕیوە بەڵام تازە بەرەی چەپ هەر ئێمە ئەو 6 جەریانەش نییە لەنێو خودی کۆمەلگاکەیە بەڕاستی لەلایەن کرێکارانی وشیارەوە ژنان ئازادی خوازان حتا خوێندکارانی وریا لە زۆر جار لە ساڵانی ڕابردووشدا ئیشارەیەکشم پێدا هەر لە دەرونی دانشگای تارانەوە لە عەلەیهی پرۆژەکانی ئەم مەسیحی عەلی نژادە قسەکرا لە عەلەیهی پرۆژەکانی مجاهد قسەکرا لە عەلەیهی پرۆژەی ڕەزا پەهلەوی قسەکرا لە عەلەیهی مجاهد و ڕەزا پەهلەوی لە دانشگای تاران شعار درا حەمید تەقوایی سەرکۆنە و سەرزەنشی دانیشتجووە چەپەکانی کرد کە بۆ شعار لە عەلەیهی مجاهد و پەهلەوی دەن و ئێمە دیفاعمان لەو دانیشتجووە چەپانە کرد دەنەچە وەک هەڵوێست دەربڕین دەربڕاوە حتا بارێکی دیکەی کۆمەڵایەتی و خەباتکارانە خرۆشی 4 مانگەی ڕابردوو ئەڵام بەرەو 5 مانگە ڕوا بەڕاستی هەر کەسە ئینسافی بێزانێ کاراکترێکی زۆر چەپ و ئازادی خوازانە و پێشڕەوانەی هەیە لە هەموو ئەمانەدا ئەمە ئەسەراتی باشن کاری باشە کراوە بەڵام یەکشت ماوە عاقبەت لەم ساحەی سیاسی ئێرانە قوتبی ڕاست و ئالتەرناتیوی ڕاستەیە قوتبی چەپ و ئالتەرناتیوی چەپشەیە ڕاست خەریکە لە سەتی بینەلملەلی بۆ بەرجەستەکردنەوەی نمادەکانی خۆی چێرەکانی خۆی شەخسێتی خۆی ئەوەی پێڵەن ڕاهبەر دروستکردن و ئالتەرناتیو دروستکردن بەپێ ئەوەی مدیای قەویتریان لە دەست اختیارایە پولیان لە اختیارایە ئەم دەوڵەتانە حمایەتیان لێکەن زیاتر کاری چڕ و پڕەکە لەم بارەدا بە نەزەرم بەرەی چەپ و ئێمەی کۆمۆنیستەکان لاوازیمان هەیە دەنەچە ئەو ئێعتماد بە نەفسەی کە ئالتەرناتیوی چەپ و کۆمۆنیستی ئەبێ بە پێی واقعیەتی کۆمەڵایەتی بە پێی واقعیەتی خەباتکارانی کاڵان لە کۆمەلگادا هەیە لە خۆ نیشان بدرێکە بڵێ بابە ئایندەی دوای جمهوری ئیسلامی ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی بازیگەریەتی سەرنوشتەکەی تەعینەکە وە بۆ ئەوە هێزی زیاتر کۆکاتەوە متحدتر متشەکلتر سازماندراوتر لە نێو کۆمەلگادا حتا لە سەتی نێونەتەوەی و بینەملەلیدا مەیدانە بێت بەڕێ لەم بابەتەوە کەم و کوڕی زۆرە ئێستا کوونێ ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی نەیتوانیوە بە ئەندازەی کافی خۆی بەرجەستەکاتەوە ئیترۆ کاری ئەمسالی ئێمەیە کاری ئێمەی کۆمۆنیستەکان کاری
ئەحزابی وەکو ئێمە حزب کۆمونیست کاریگەری حکومەتیز و ئێمە بەش بە حاڵی خۆمان بەڕاستی لە ئاخرین کۆبوونەوەش هەفتەی ڕابردوو بوومانەوە خۆشت دەزانی بەحاڵ قسەمانەوەیە عاقبەت هەموو مؤلفەکانی کۆمەڵایەتی سیاسی خەباتکارانە تەمەشاکەی بە قازانجی ئەوەیە ئالتەرناتیوی چەپ و سوسیالیستی قودرەتمەند بە باشی بێتە مەیدان ئەوە حزبی پێشڕەوێ کە ئێمەمانانە بێت تامینی بکەین ئێمە بێت تامینی بکەین بۆی تێبکۆشین بەڵێ لەم بابەتەوە کەم و کوڕی هەیە وابێ پڕ بکرێتەوە عاقبەت مەسەلا وەیە بێ خۆشبەختانە یەکێ لە وشیاریەکانی گشتی کە لە ئێرانە بەوجود هاتووە ڕاستە بزوتنەوەی سەرنگرنی خواست بزوتنەوەی چی گشتیە هەتا شۆڕشێکی جەماوەری ڕۆدا گشتیە بەڵام شتەیەکە ڕاستەکان فریوکارانەیانەوێ بیبەنە مێشکی کۆمەلگاوە و چەپی پۆپۆلیستیش متەوەجێ نییە لە بزوتنەوەیشی گشتیشە سەفی جیاواز هەیە هەموو بەیەکەوە نین هەموو تێکەڵ نین دەستی ڕەزا پاهلێوی لەگەڵ دەستی کرێکارێکی کۆمۆنیست لە نێو دەستی یەکان نییە قازانج بەرژەوەند مەسلحات چوارچەوەی فکر هەموو چوارچەوەی سیاست چوارچەوەی تاکتیک هەمووی جیاوازە ئەو جملە لەگەڵ ئێمە ئەو وشیاریە چینایەتی سیاسی بەوجود هاتووە هەم بەرەی ڕاست وشیارە بەلاحاظی چینایەتی سیاسی هەم بەرەی چەپ و کۆمۆنیستیش وشیارە ئەم تێکەڵبوونە نییە دەرنەچە قسە ئەوەیە لەم کێشەی دەسەڵات ئەوە کێشەی دەسەڵاتی دوای جمهوری ئیسلامیە ئایا ئالتەرناتیوی ڕاست دەست باڵا پەیداکەی ئالتەرناتیوی چەپ بەڵێ لەم کێشەیەدا بە نەزەرم چەپ لە دوای وابێ پڕ بکرێتەوە عاقبەتەکە قسە ئەوەیە ڕەهبەری چەپ و ڕادیکاڵ زاڵ بێ بەسەر بزوتنەوەی سەرنگونی خواست هێزی چەپ و ڕادیکاڵە بێ پەرچەم و قەدەمی ئەوەڵی سەرنگونکردنی جمهوری ئیسلامی بەدەستەوە بگرن بۆ ئەوەی دوایی ئالتەرناتیوەکەشیان لێ قبوڵکەن تو ئەگەر هێزێکی مەیدانی ئەسڵی و لە پێشەوەی ڕووخاندنی جمهوری ئیسلامی نەبی و ڕاستەکان بن دەی ڕاستەکانە چون ئالتەرناتیوی خۆیان دامەزرێنن ئەگەر هێزی چەپ و ڕادیکاڵ هێزی ئەوەڵی ڕووخاندنی جمهوری ئیسلامی بێ قەتعەن بەرنامە ئیسپاتیەکەشی ئالتەرناتیوەکەشی مەقبوڵیەتی گشتی پەیداکات لە نێو کۆمەلگاکە لەم بابەتەوە کاری زۆر پێویستە حەولی زۆر پێویستە چالاکی زۆر پێویستە ئێمە بەش بە حاڵی خۆمان لە دەستورمانایە ئێمە من لێرە یەکشت بڵێم ڕەحمان ئەو باسی کە ئێمە ئەیکەیندا باسی مەسەلە کە چەپ ئەوێت چی بکە خود باسەکە لەسەرەوە نییە موزعی یاخود ئەو نەخشەیە کە بێ کۆمەڵێک هێزی چەپی دەرەوەی وڵات هەیان بێت چییە چەپی کۆمەلگا بە دەرەجەیەکەمە لە ڕوانگەی کارگەرەوە سێری دنیا بکەین و سێری بکەین مەسەلەی ئەوەڵ قسە لەسەر ڕابەرانی کارگەری ڕابەرانیشی کارگەری کە لەواچە بۆ خۆیان قبول کردبێت کە هەر کاتێک باسی کرێە باسی وەزعەتی نالەباری کار و ژیان و گوزەران و ئەمانەیە ئەوانە بێت لە ڕیزی پێشەوەن بەڵام لە ئازادی ئەوان پلە دوور کە ئەمە ئەو حەقیقەتەیە کە کارگەرانی پێشڕۆ نابێ قبولی بکەن یعنی ڕابەرانی کارگەری کە هەموو ناوەکانیان ناسراوە و لە ئەگەر تۆزێک لە خواهن بجوڵێنەوە ئەوانە توانن وەکالەتی چەند سەدان هەزار کەسیش لە کارگەران وەگاتیی واقعی نوێنەرایەتی واقعی وەکالەتی ئاقا و ڕەعیەتی نا نوێنەرایەتی واقعی سەدان هەزار کارگەر لە ئێرانە بکەن ئەگەر تۆزێک بجوڵێنەوە لە ئاستی سەراسەریە خۆیان نیشاندن بۆ مەسای لە ماکرۆکان خۆیان نیشاندن قسە لەسەرەوە بکەن کە ئەبێ اقتصادی وڵاتە چۆن بێ بێ سیاسەتی چۆن بێ بێ ئیداری وڵات چۆن بێ لە بریەوەی کە تەنها باسی مەسای لە مەحەلێک و لۆکاڵەکانی خۆیان بکەن زۆر لەوەی کە ئێستا دەرکەوتووە چەپی واقعی یاخود یا بڵێن جوڵانەوەی سۆشیالیستی واقعی لە کۆمەلگەی ئێرانە زۆر لەوە بەهێزترە کە لەلایەن ئەم هێزە نەبەردانە بەڕاستی جەسوورانە کە لێبڕاوانە لە دیفاع لە کۆمونیزما کاریان کردووە مانەوەیان لەم سەحنەیە و لە مەیدانەیە جێگای تەقدیرە بەڵام ئەوەی کە لەوێ هەیە دەبەرابەری ئەم هێزەی دەرەوە هەیەەوە دەبەرابەری ئەم هێزەی دەرەوە ئەنێرژی هەیە توانای هەیەەوە ئەتوانێت تەسلیم بگرێت و جێبەجێشیکە ئەمە ئەو مەسلەیەکە بەڕاستی باسی بکەین ینی باسەکە لەسەر ڕەخنەگرتنی کۆن نییە ئەمە خۆمان زۆر ئازاین بۆەوەکە چەپەکان لە نێو خۆمان لەسەر جملە و عیبارەت وانە ڕەخنە لە یەکتر بگرین و بەیاننامە یەکتر بدڕێنین و ئەنوا وەشکاو ناو ئەوانە بخینە پاڵێکوانە باسەکە لەسەر ئەمە نییە باسەکە لەسەر ڕخنەیەکی واقعی و هەڵسەنگاندنێکی واقعی من لە کوێ وەستاوی وەچینە و نقاتە زۆفانێک پڕکرێتەوە بە بڕۆیان باسە بچێتە سەر ئەمە و ڕووی قسەشمان یاخود
تێڕوانین و پێشنیارمان ئەو بێکە لە ناوەوە بێت چی کرێ لە ناو ئێرانە کارگەران چۆنی خۆیان دەرخۆن و خۆیان ڕێک ڕاستە ئەزانی چۆنە قساوەیە بەرابەر بە ئالتەرناتیوی ڕاست ئەوەی پێڵێن ئفشاگەری ئەوەی پێڵێن ڕەخنا ئەوەی پێڵێن بەحاڵ لە قاودان لەسەر ناوەرۆکی سیاست تاکتیک استراتیژی بەڕاستی دژێ کاریگەری دژی جەماوەر و دژی دەورەیەکی شۆڕە جێرانەشەیە ئەوە پێویستە بەڵام کافی نییە قسەکە منیش ئەوە تاکی دەکەمەوە دەورەی ئەوەیە کە بەرحاڵ عاقبەت ڕابەران و پێشڕەوانی ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی لە کۆمەلگای ئێرانە کە لە منیشە پێشی لە پرسی لە پێشا ئەو ڕابەران و پێشڕەوانی مەیدانی لە کارگەکان لە کارخانەکان هەروانەی لە 10 ساڵی ڕابردووە دەیان ئاعتسابیان سازمان داوە دەیان خۆڕەخستنیان سازمان داوە ئەوانەی ئەو هەڵسۆراوانی کۆمونیستی نێو مامۆستایان و ژنان و خوێندکارانن کە ئەم خەباتە بێوچانەی چوارمانگی ڕابردوویان سازمان داوە بەڵام ئەوانش هەر خۆیان و لە نێو هەموو مانعەکان و مشکلاتەکانی خۆیانە دەستیان بەجێ ناگا لێرە باسیکە ڕەحمە قسەکەت بیر نەچێت هەر کەسێک مانگرتنێکی سازمانداوێ ئەزانێ مانگرتن سازماندان چەندە سەختترە لە خۆپیشاندان ڕێکم وابێ دەورەی ئەوانەیە بەعتماد بە نەفسێکی زیاترۆ بێنە مەیدان وەکو سیاسەتمەدارانێکی کارگەری کۆمۆنیست کە نەتەنیا ڕوخانی جمهوری ئیسلامی ئەرچیانە دروستکردنی ئایندەی دوای جمهوری ئیسلامی کۆمەلگایەکە ئەوەی پێڵین ئازادی تیابێ بەرابەری تیابێ ڕەفاهی تیابێ سەعادی تیابێ ئەرکمانە و تەبعاً ئەوە هێزی زۆر متەشەکل و حزبی ئەوێ خودی ئەو پێشڕەوانی کۆمۆنیستی نێو کرێکاران نێو خوێندکاران هەرجەیەکی دیکە نهایەتەن وەسیلەیە کە بەدەستیانەوە بێ تەحەزوبە حزبیەتی کۆمۆنیستیە ئێمە بەش بە حاڵی خۆمان بەشێک لەو ڕەوتا زانین وەم حزبە شمان بۆیە هەیە ئەو کرێکارانە ئەو پێشڕەوانی کۆمۆنیستی پێ بە قەناعەت بێنین بێن دەست لە ناو دەستی یەکتری کولیەم خەبات شۆڕشە بەڕێوە بەرین لە عینە حاڵە ئەوەی پێڵێن هاوکاری هاوقەدەمی لەگەڵ قوتبی چەپی ئەو کۆمەلگایە سازمانهای چەپن نهادی ڕادیکاڵن حتا ئینسانهای سێکۆلار و ئازادی خواز کە لەو کۆمەلگایەدا هەن ئەتوانێت لەم ئالتەرناتیوی چەپەدا بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی و هەنگاو هەڵەنان بۆ ئایندەی بعد از جمهوری ئیسلامی بەڕاستی بێتە مەیدان ئێمە بەش بە حاڵ خۆی وە تەمەرکوزی کارمانە حەولی بۆ دەین و لە ئاخرۆ من ڕەنگە قسەکەمان بەرنامەکەمان بەرەوتەوە بوون بڵێ ئەویش ئەوەیە ئەو قسەی تۆ کە زۆر دروستە یەکەمەوەیە ئەوە هێزی چەپ و کۆمۆنیست کرێکارانی وشیار ژنانی ئازادی خواست لاوانێکی بە شور و شەوق کە لە ڕاستی ئەم خەباتە ئەوانن هێڵی سووریان هەیە بۆ بەرەی ڕاست من وتم با بگەڕێنەوە سەرەوە بەرەی ڕاستی ئێران بۆ خۆی مانعێکی گەورەیە لە بەرابەر شۆڕشێکی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێراندا لە توولی 44 ساڵی ڕابردووە هەتا گەیشتونەتە دەورەی انتخاباتی ڕۆحانیش هەر ئەم ڕەزا پەهلەویە ئومێدی بەوە بۆ دادەی ڕەفسەنجانی چیەکە خاتەمی چیەکە ڕۆحانی چیەکە تازەوە بەشی سەرنگون خواستری نێو ئۆپۆزیسیۆنی ڕاست بووە بەشێکی زۆری ئەم ئۆپۆزیسیۆنی ڕاستە دەورانێکی زۆر لەم جناح یا ئەو جناحی جمهوری ئیسلامی دفاعیان کردووە ڕۆڵێکیان نەبووە لە دروستکردنی فەزای خەباتکارانە لە کۆمەلگای ئێران ڕۆڵێکیان نەبووە لە دروستکردنی ئەم دەورەی شۆڕەجێرانەی کە ئێستا مانع بوون ئێمەی ڕادیکاڵەکان ئازادی خوازەکان چەپ و کۆمۆنیستەکان ئێران لەو 44 ساڵەدا قەدەم بە قەدەم کە مەجبور بووین جمهوری ئیسلامی بە پاشەک شەوادار بووین مەجبور بووین پرۆژە و بەرنامەکانی ڕاستیش لە قاو بدەین لەسەر ڕێیان لابەرین کەس لەبیری نەچێتەوە لە دەورەی دوی خۆرداد و تەرەفداری لە خاتەمی ئەم ئۆپۆزیسیۆنەی ئێمە نێومانان ئۆپۆزیسیۆنی پرۆڕژیمی نێوان ئۆپۆزیسیۆن بوون تەرەفداریان لە جناحە لە ڕژیمەکە دۆخ ئەوانەمان بۆلاناوە ئەمانە لە خەباتێکی مێژووی کۆمەڵانی خەڵکی ئێران نەتەنیا ڕۆڵیان نەبووە دژی بوون و هەرچی ئەم خەباتە شۆڕەجێرانەتر ئەچێتە پێشێ زیاتر دێنە بەرابەری ئەم هەڵسوو کەوتانەی ڕەزا پەهلەوی و مەشروط و خوازەکان بۆ کۆسب دروستکردنە لە بەرابەر ڕەوتی شۆڕەجێرانە لە ئێران ڕەوتی شۆڕەجێرانە ئێستای کۆمەلگای ئێران لەو 4 مانگەدا بە من بڵێن لە کام تەزاورات
لە کامی اقتصابی دانیشگا یا نێو معلمان یا نێو ژنان وتراوە دادەی لەگەڵ ئەمریکا مزاکرە بکرێت دادەی لەگەڵ دەوڵەتی ئەوروپایی مزاکرێت لە زۆر جێ اتفاقاً وتراوە دەستیەوانە بێت کۆتا بکرێت چونکی تەجربەی تاڵی عێراقیان دیوە دەخاڵەتگەری ئەمریکا تەجربەی تاڵی لیبیان دیوە تەجربەی تاڵی ئەفغانستانیان دیوە کۆمەڵانی خەڵکی ئێران دەرنەتیجە ئەمەی ڕزا پەهلەوی و مەشروتە خواز و ڕاستەکان ئەیانەوێ بە کۆمەکی ئەمریکا و دەوڵەتانی ئوروپایی لەسەرەوە جێگۆڕکەیەک لە قودرەتی سیاسیا بەوجود بێت تەواو دژی ئەو خەباتەیە لە دڵی کۆمەلگاکەوە هاتووە لە خوارەوەی کۆمەلگاکەوە هاتووەوێ هیچ بەشێک لە جمهوری ئیسلامی نەمێنێەوە نەتەنیا جمهوری ئیسلامی نەمێنێ ئێمەی کۆمۆنیستەکان ئێمەی کرێکارانی ئاگاه و وشارە بێت تێبکۆشین لەگەڵ نەمانی جمهوری ئیسلامی بەڕاستی سیستمی سەرمایەداری و چەوسێنەریش لەو کۆمەلگایەدا نەمێنێ منیش پێما بێ هێڵی سووری کۆمۆنیستەکانەوەیە بەرەی ڕاست ئەبێت دەستی کۆتا بکرێ لە داهاتووی سەرنوشتی کۆمەلگای ئێران. دەست خۆش ڕحمانجان من هەندێک کۆمنت هاتووە کە دیارە وەختی ئەوە نەماوە کە وەڵامیان پێ بدەین و لەبەر گەیشتینە ئاخر دقەی بەرنامەکەمان دقەیەکی شتێپەڕی بەس ئەوەی شەریفزادە بە فارسی نووسیوێتی من تەرجمەیەکەوە دیموکراسی کە گوێی جیهانی کار کردووە بچووکترین نزیکایەتی لەگەڵ ئازادی و ئازادی خوازیان نییە کە هیچ بەڵکو 100% شێوێنراوە یاخود شێواندنی ئازادیە ئازادیە شێوێن تەواوی لەشکرکێشی دەوڵەتە سەرمایهدارەکان لە ئەمریکاوە بیگرێتات و شێمانەی دیموکراسی واقعی نیشانەدەن ماناکەی نیشاندن دیموکراسی وەک ئەوترێ بە وتەی زانرا و شاری گەورە و دێوێرانە بڵێ کۆمنتێکی تریش کە هاورە تاڤگەبرایی نووسیوێت یاڵێبا لە جیاتی پەشوبڵاوی هەموو حیزبە کۆمونیست و دیارە تەواوی نەکردووە مەبەستی ئەوەیە کە هەموو حیزبە کۆمونیستەکان یەک بگرن دیارە بەرحاڵ کۆمنتەکانمان خوێنەوە سپاس بۆ بەشداریتان بەڵێ وا لە جیاتی ژێربەژێ یەکتری بە هەموو حیزبە و چەپەکان یەک بگرنەوە لەسەر یەک ئامانژڕێک بکەوین و لە پەشوبڵاوی ڕزگارمان بێت بڵێ ئەمە لە وڵام بە هاورە تۆقای بە هەرو نەبڵێ مەمە حەولماندا هاورێت تافگە ببەخشە خراپ بەکار برد وام دی بڵێ وتر لە وەڵام بە هاورە تافگە ئێمە حەولمانداوە بۆەوەی هێزی چەپ و کۆمونیست لە کۆمەلگای ئێرانیش و کوردستانیش هاوکاریان لەگەڵ یەکتری بێ ئەلان دوو نەهادی پێڵێنێمە بنێوی شورای هاوکاری هێزی چەپ و کۆمونیستەکانی ئێران شورای هاوکاری هێزی چەپ و کۆمونیستەکانی کوردستان بەوجود هاتوون و حزبی ئێمەشیتیایە و حەولمانداوە نەوەیەک هاو ئاهەنگی لە خەبات بە دژی جمهوری ئیسلامی و بە دژی ڕاستەکانیش بەوجود بێ بەڵام ڕازەکە هێشتا تەواو نییە بێ کاری زیاتر بکرێت. زۆر باش دەستخۆش ڕەحمانیان بەرحاڵ زۆر کۆتایی بەرنامەکەمان گەیشتینە بێ تر مەڵاوی لە بینەران بکەین و تا هەفتەیەکی تر بە دیداریان شادەوینەوە بە شادی و کامەرانیان بسپێری کاتێکی خۆش.